بازرگانێکی سوخۆری ساختەچی دەنگدزی پارەدز بازرگانێکی سوخۆری ساختەچی دەنگدزی پارەدز دەیەوێت شەرعیەت بەم هەڵبژاردنە بدات دوای ئەوەی ساختەکاری کردووە. ئەمە گوتەی عەلی حەمە ساڵح سەرۆکی ڕەوتی هەڵوێستە کە ڕاستەوخۆ ڕاستەی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێی کرد. شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و باسی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرد. لە کۆنگرەکە شاسوار عەبدولواحید چەندین حزبی سیاسی بە کلکی دەسەڵات ناساند و ڕەخنەی توندی لەوانە گرت کە دەڵێن لە هەڵبژاردن ساختەکاری کراوە و گوتی ئەو حزبە بچووکانە ئەوەندەی دژایەتی نەوەی نوێ دەکەن ئەوەندە دژایەتی حزبەکانی دەسەڵات ناکەن و ئەگەر زەڕەیە کەڕامەتیان هەبێت واز لە سیاسەت دەهێنن. سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ڕەخنەی زیاتری لە حزبەکان گرت و گوتی ئەوانە هەمویان لە تەکورسیەکیان هێناوە و پارتی و یەکێتی بۆیان زیاد دەکەن. ئەوانە دەیانەوێ ناومێدی بڵاو بکەنەوە ئەگەر نەواز لە سیاسەت دەهێنن نەک دژایەتی من و نەوەی نوێ بکەن کە ئێمە بە دژایەتیەکانی ئەوان دەنگمان زیاتر دەبێت. هەموو ئەم قسانە ئاگری لە گۆڕەپانی سیاسی و پەیوەندی نێوان ئەم حیزبانە بەردا بۆیە هەرزوو عەلی حەمە ساڵح هاتە دەنگ و وەڵامی دایەوە. سەرۆکی بەرەی هەڵوێست باسی لە دۆسیەکانی شاسوار عەبدولواحید کرد کە چۆن بە بەهای ملیۆنان دۆلار زەوی لە سلێمانی وەرگرتووە و بە سوخۆر و دز ناوی برد. سەرۆکی ڕەوتی هەڵوێست زیاتر باسی گەندەڵیەکانی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ کرد و ڕایگەیاند شاسوار عەبدولواحید بەشێکە لە دزی و ساختەکاریەکانی هەڵبژاردن هەموو ڕۆژێک لە دەرگای بەرپرسانە بۆ ئەوەی زەوی پێبدەن و کێشە بۆ بازرگانیەکانی دروست نەکەن. عەلی حەمە ساڵح ئەوەشی گوت کە شاسوار عەبدولواحید دەیەوێت پارەی میلەت بباتە دەرەوە و لە داهاتوو دۆسیەی لاس ڤێگاس ئاشکرا دەکەم. هەروەها گوتیشی لە سلێمانی زەویەک بە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ دراوە کە بەهاکەی زیاتر لە 30,000 دەفتەر دۆلارە. ئەما لە کاتێکدایە کە زەوی لەم شێوەیە بە دوکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراقیش نەدراوە. لە کۆتاییدا عەلی حەمە ساڵح شاسوار عەبدولواحیدی بەبێ ئەسڵ و فەسڵ ناو بردو گوتی خەڵکی سلێمانی باش دەزانن تۆ چ مرۆڤێکی هەروەها گوتیشی تۆ پیاوێکی کە قەرزی زۆرت لەسرە حەرامخۆری و کاری بەدڕەوشتی دەکەی.